کەنت هەی پتر لە 2 ساڵە دێت بۆ ئەم شوێنە لەسەر گرین ریڤەر لە دەرەوەی سیادڵ و هەوڵ دەدات خەڵک لێرە ڕازی بکات چارەسەری ئالوودەبوون وەرگرن و بچن بۆ پەناگەیەک. پێم وایە بە دەگمەن تووشی کەسێک دەبم حەپی ڤێنتاڵین بەکار نەهێنێت، هەروە سەختیشە وا لەو کەسانە بکەی کە بەشداری لە هەر جۆرە چارەسەرکردنێکدا بکەن. دەشێت چارەسەرکردنی ئاستەنگەکانی ئالوودەبوون بە ڤێنتاڵین و نەبوونی ماڵ و حاڵ ببێتە جەمسەرگەری سیاسی. سارا پێری ئەندامی ئەنجومەنی کینگ کاونتی دەڵێت چارەسەرەکە پێویستی بە وەڵامدانەوە لەسەر چەندان ئاست دەبێت وەک بەشداریکردنی کۆمەڵگا. ئەمانە خەڵکی خۆمان و لەم ناوچەیەوە هاتوون و لەم ناوچەیەشدا دەمێننەوە. ئەمانە منداڵی ئێمن و باوانی ئێمن و خوشک و برامان و ئامۆزامانن، پورزا و خاڵۆزامانن. ناتوانن هەروە بڕۆن بۆ شوێنێک. دەبێت خۆمان بکەینە خاوەنی ئەمە و پێکەوە و کاری دروست ئەنجام بدەین بۆ ئەوەی هەموو کەسێک شوێنێکی سەلامەتی بۆ ژیان هەبێت و هەروە هەموو کەسێکی کە بەم ناوەدا بگەڕێت هەست بە پارێزراوی بکات. کاتی لامبرد ئەندامی پێشووی ئەنجومەنی ناوچەکە دەڵێت ڕێگەدان بە ئالوودەبووانی فێنتانیل کە بڕیار بدەن کەی بۆ چارەسەرکردن ئامادەن ئەوە کارێکی نامرۆڤانەیە. ئەوان پێویستیان بە شوێنێکە کە لە بنەڕەتدا ناچار بن کاتەکانیان بۆ پاکردنەوەی جستەیان بەکاربێنن بۆ ئەوەی بتوانن بڕیاری باش بدەن. هاوشێوەی هەر کەسێکی تر ئەگەر بە شەقامەکەدا ڕۆیشتیت و کەسێکت بینی کە تووشی ڕیخۆڵە کوێرە بووە پێی ناڵێیت کاتێک ئامادە بوویت ئەوجا بەهاناتەوە دێم. لە سنتەری زانکۆی واشنگتن بۆ پەروەردەی کۆمەڵگە سەبارەت بە مادە هۆشبەرەکان کالیب بانتە گرین دەڵێت باشکردنی خزمەت گوزاریە کۆمەڵایەتی و پزیشکیەکان کاریگەرتر و کەمتر زیان بەخشە لە چارەسەرکردنی بە زۆرەملێ. پێشەوەی دەستکەین بە هەوڵدان بۆ ناچارکردنی خەڵک بۆ چارەسەرکردن ئەوەی من دەیڵێم ئەوەیە ئایا بۆچی خزمەت گوزارەکانی چارەسەری زۆر باشە دروست ناکەین ئەوەی کە بەڕاستی خەڵک دەیەوێت، چونکە کاتێک ئێمە ئەوە بکەین ئەوان ڕیزی بۆ دەگرن. لەم سەروبەندەدا کارمەندانی بەهاناچوون وەک هەی بەردەوام دەبێت لە بینینی ئالوودەبووانی فێنتانیل لە هەر شوێنێک بن و هەوڵ دەدەن یارمەتیان بۆ دەستەبەر بکەن. بۆ نەتاشا مۆزگۆڤایە سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.